سلااوتان لێبێت و ئەم کاتەتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئێمە بینەران زۆر خۆشحاڵین کە جارێکی تر لەگەڵ چاوان دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست کە ڕۆژانی جمعە دەبینە میوانی ماڵەکانتان و بەرنامەی ئێمە بینەرانتان پێشکەش دەکەین. هیوادارین بەرنامەم هەفتەیشمان کە ناوەرۆکی زۆر بابەتی باشی تایە بە کەڵک بێت و ئێوەش تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بن. زۆر سپاسگۆڵ ناز لەلایەن نیشەوە جوانترین و گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە منیش بەنۆرەی خۆم خۆشحاڵم ئەمەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەی ئێمە بینەران کە هەموو هەفتەیە کۆمەڵی بابەت و نامەی ئێوەی خۆشەویست کە بۆمانتان ناردووە لە خۆ دەگرێت هیوادارین تاکو کۆتایی بینەرمان بن هەڵبەت گوڵ ناس پێش دەستپێکی بەرنامەکە گەر موافق بی بڕی ناوبڕێک وەربگرین اینجا بەرنامەکەمان دەست پێەکەین فەرموون. خاڵی نووسون لە چاوی من کە سەرێری سەن ڕەواندی خەو سکوتێکی بەسایان سەر تاسەری ئەم دێهێدا دەگیرێم دەڵی هەرزین دەوارێکی هەیالم دێدا دەمرێم دەڵی هەرزین دەوارێکی هەیە لەم دێدا دەمرێم. تەنیا بایارانی دەچێم بۆ گردەکەی بەرێدێ بەدڵ تەنجی و کز و غەم ناچڕادەکشێم لەسەرێ بەرێدێم دەکەم جا سەیریا سێران و هەڵێدەم ژم شنەی شەو بام شەو بێدانگی چەند خۆشە هەمیشە خۆزگە هەر شەو بام. بەڵێ چاوان یەکم بابەتی بەرنامەکەمان کە دەست پێەکەی نامەیەکی هاوڕێ سرورە. هاوڕێ سرور لە نامەیەکدا نووسیوێتی لە حاڵێکدا کە حکوومەت هێشتا فریوکارانە قسە لەسەر باشترکردنی دۆخی ژیانی خەڵک دەکا داتا فەرمیەکانی ناوەندی ئامار پەردە لەسەر زیادبوونی بەرچاوی نرخی زۆرێک لە کاڵا خوراکیەکان هەڵدەماڵێت زیادبوونێک کە بە پێشەوانەی بەڵێنیەکانی حکوومەت نیشانەی قوڵبوونی قەیرانی ئابوووریە کە ڕاستەوخۆ ژیانی خەڵکی کردوەتە ئامانج. ناوەندی ئاماری ئێران لەم دواییەدا راپۆرتێکی دەربارەی ڕێژەی گۆڕانکاری تێکڕای نرخی کاڵا خوراکیەکان بەراورد بە وەرزی پێشوو بڵاو کردوەتەوە کە وێنەیەکی نیگەرانکەری لە دۆخی ژیانی گشتی نیشان ئەدات. بە پێیە مامارە زۆرێک لە پێداویستی سەرەکیەکان لەگەڵ گەشەی بەرچاوی نرخ ڕوبەڕوو بوونێتەوە
گەشەیەکە لە هەندێک حاڵەتدا سنووری 90 لە سەدی تێپەڕاندووە. کاڵاکانی وەکو پەتاتە، لوبیاشیتی، ڕۆن، پیاز و نیسک هەر کامە 30 تا 90% قیمەتەکانیان چووەتە سەرێ. ئەم کاڵایانە بەشێکن لەو پێداویستی سەرەتایانەی کە لە سەبەتی خوراکی چینە ناوەند و کەم داهاتەکان کە پشکێکی بەرچاوی ڕۆژانەیە. بەرزبوونەوەی ئەم نرخە ڕاستەوخۆ لەسەر ژیانیان کاریگەری داناوەوەش بەبێ ئەوەی قەرەبووی داهات وەکو زیادبوونی کرێکار یان یارانە ئەنجام بدرێت. بڵێ لەبیرمان نەچووە گۆڵناس کە پێش دەوڵەتی چوارزە ئەم دەوڵەتی ڕئیسی زۆر جار بەڵێنی دیابوو کە بە چاکسازی یابووری نرخەکان کنترۆل دەکرێن. بەڵام ئێستا و دوای نزیکەی 3 ساڵ تەنانەت بنەڕەتی ترین کاڵاکانیش تووشی بازدانی نرخ بوون. دەوڵەتی پزیشکیان بە هەمان شێوە بەڵێن ئەدەن بەڵام نەیانتوانیوە بۆ زیادبوونی ئەم نرخە چارەک دۆزنەوە. لە ڕاستیدا هەموو کەسێک دەزانێت کە ئەم بەڵێنانە جێبەجێ ناکرێن. هۆی سەرەکی پێش ناکارامەی دەوڵەتی ڕئیسی و پزیشکیان سیستمی دەسەڵاتی کۆماری ئیسلامیەکە لەسەر بنەمای حکوومەت محور دامەزراوە. یعنی لەم سیستما حکوومەتی محوەردار هەموو شتێک دەبێت لە خزمەت بەمانەوەی حکوومەتدا بێ. بەشی بەرچاوی داهاتی وڵات بۆ ئەم مەبەستە تەرخان دەکرێت. بە وتێکی تر حکوومەت نە لە خزمەتی خەڵک بەڵکو بە پێشەوانە بە بەکارهێنانی ئامرازی سەرکوت هەموو شتێک لە خزمەت بەمانەوەی دەسەڵاتدا دەبێت. دیارە لە ئاوا سیستمێکدا هەر حکوومەتێک لە ئازابینکردنی ژیان ناکارامە دەبێت. گەندەڵی پەرەدەستێنێ ئەرکی سەرەکی دەبێتە پاراستنی ئەم سیستمە جا لە ڕێگای فری و بێت یان سەرکوت. بەڵێ چاوان هاوڕێ سرور هەروەها دەڵێ خاڵی گرنگ لە ناو ئەم داتایەدا گرانی ئەو کاڵانەیە کە لە سەبەتی خوراکی چینەکەم داهاتەکاندا ڕۆڵێکی بەرچاویان هەیە. وەکو پەتاتە، پیاز، نیسک، لوبیا و ڕۆن لە دەستەی ئەو کاڵایەنن کە بە زاراوە دەمدەست ناو دەهێنرێت و لە پرۆگرامی خوراکی ڕۆژانەدا بەکاردەهێنرێت. زیادبوونی نرخیان بابەتە بە تەواوەتی مانای بەتاڵبوونی سفرەی خەڵک لە پێداویستیە سەرەکیەکانی بژێوی ڕۆژانەیە. لەلایەکی ترەوە زیادبوونی نرخی شیر و بەرهەمەکانی شیر، چای و تەماتە بە مانای بەرزبوونەوەی هەزینەی خوراکی بنەڕەتی ڕۆژانەیە کە سرینەوەیان لە پرۆگرامی خوراکی ئیتر مانای برسیەتیە کە خەریکە پەردەسێنن. زیادبوونی نرخەکان هەروەکو باسکرا لە حاڵێکدا ڕوویداوە کە داهاتەکان بە هەمان نسبەت زیادیان نەکردووە. تەنانەت پلانی کاڵابەرگ هێشتا بە شێوەی سنووردار جێبەجێ دەکرێت و فراگیر نییە. هەروەها یارانەی نەقدی زیاد نەبووە و توانایی کڕین کەمی کردووە و بەم جۆرە ڕێژەی گەشە خوراکیەکان ناکۆکی ئاشکرای لەگەڵ بانگەشەی کنترۆلکردنی تەوەڕۆم هەیە. ئەم ئامارانە نیشان دەدات نەک هەر تەوەڕۆم کنترۆل نەکراوە بەڵکو و سیاسەتەکانی حکوومەت لە بواری ڕێخستنی بازار، چاکسازی یارانەکان و پشتگیری لە چینە ئاسی پەزیرەکان گەیشتووەتە ئامانجی کۆتایی. مانای تریەوەیە کە حکوومەت نەتەنیا نایهەوێ بەڵکو ناتوانێ ئەم کێشە بنەڕەتیە کە ژیانی لە خەڵک تاڵ کردووە چارەسەر بکات. هەر بەڵێنێک درۆیەکی ئاشکرایە بۆ کنترۆلکردنی ڕق و بێزاری خەڵک لەم دەسەڵاتە. بەم وەزعیەتەی کە باسکران نەبوونی ئاو کارەباش زیاد بکەین. بزانین کۆماری نەکبەتی ئیسلامی چه دۆزەخێکی بۆ بەشی زۆری خەڵکی ئێران دروست کردووە. لەم نێوانەدا ڕەنگە یەک پرسیاری گرنگ دێتە پێشکە لە ڕۆژانی ڕابردوودا لەوانەیە زیاتر لە نیوەی خەڵک لە ناو خەڵکدا بیسترا بێ ئەوەش ئەوەیە کە بۆچی مادەی خوراکی لە ئێران ئەوەندە گران و تەوەڕۆم تێدا بێداد دەکات. وا دیارە کە گەمار و ئابوووریەکان هێشتا یەکێکن لە کۆس بەسەرەکیەکانی هاوردەی کاڵا بنەڕەتیەکان. دابینکردنی ئەرز و ڕێخستنی بازار کە ئەمەش دەگەڕێتەوە سەر بنەمای هەمان سیستم کە پێشتر ئاماژەی پێدرا. ئەویش حکوومەت محوەریەکە چاوان باسی کرد. لە نێو حکوومەتیشدا دەستە و تاقمێک کە لە بیت و سپای پاسداراندا خزاون و کاسبانی تەحریم و شەڕن و لەم ڕێگایە مانەوەی خۆیان لە دەسەڵات دەبینن بە واتایەکی تر ژیان و گوزەرانی خەڵکیان بە بارمتە گرتووە تا دەسەڵاتی خۆیان بپارێزن. بەڵێ گوڵناس هاوڕێ سرور لە کۆچایی نامەکەیدا نووسیویەتی ڕاستیەکی حاشا هەڵنەگر ئەوە یەکەم راپۆرتی فەرمی ناوەندی ئەمار لە قەیرانی ژیان لە ئێران نەک بانگەشێکی ڕاگەیاندن بەڵکو ڕاستیەکی بەڵگەمەندی ئەم ئامارەیە. لە بارودۆخێکدا کە پێداگیری لەسەر سیاسەتە شکست خواردووەکان، سیاسەتێک کە تەنیا دەبێتە هۆی بڵاوبوونەوەی ناڕزایەتی و کەمبوونەوەی متمانەی گشتی، ئەم باوەڕێی پتر لە هەر کاتێکی تر جێخستووە کە بۆ ڕزگاری تەنیا یەک ڕێبگاماوەتەوە: گۆڕینی سیستم لە حکوومەت محور بۆ ئینسان محور. حکوومەتێکە ژیان و گوزەران و ئەمنیەت و ئاسایشی خەڵکی لە محور بێ، ئەوی ژیانی لە گۆڕنانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی.
زۆر سپاس لە هاوڕێی سرور ناوبڕێی گوێر بگرین درێژە بە بەرنامەکەدەین. به نام زندگی رها شویم ز طوق بندگی شب سیاه ما سحر شود تمام تا سیانه ها زبر شود که با جوانه ها صدا شویم من و تو و دگر دوباره ما شویم قسم به خون پاک لاله ها به انقلاب عشق و بوسه ها در این گذار رنج بی امان ز جان ز تن وطن مرا بخوان که با خروش بان به سرخ نام تو جهان به درصد از قیام تو به نام زن به نام زندگی دریده شد لباس بردگی شب سیاه ما سحر شود تمام تا سیانه ها زبر شود که با جوانه ها صدا شویم من و تو و دگر دوباره ما شویم برپاخیز برای زن زندگی آزادی برپاخیز برای زن زندگی آزادی برپاخیز برای زن زندگی آزادی. چاوان لەم بەشە لە بەرنامەکە نووسراوێکی کاک حەسەن ڕەحمان پەنا هەیە لە ژێر ناوی ناڕاستی گفتاری ڕەجەب لە کرداریایەتی کە سەرنجتان بۆ بیستنی ڕادەکێش. کاک حەسەن نووسیوێتی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە لێدوانێکدا ماوەیەک پێش ئێستا ڕایگەیان کورد لە سووریە برامان و پارچەیەکن لە گیانی ئێمە. ئەم وتەیە یان لە ڕاستیدا ئەم دەربڕینە فێڵاویەی ئەردۆغان هەندە زەق و ناڕاستە کە تەنانەت لەوانەیە خۆشی باوەڕی پێ نەکات. بەڵام ئەی ڕاستیەکە چییە و ڕەجەب بۆ وا دەڵێت؟ پاش ناڕزایەتی جەماوەری لە چەند وڵاتی عەرەب، ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەراست کە بە بەهاری عەرەبی ناو دەرکرد و چەند دیکتاتۆری بەدناو و تاوانباری ڕۆخان بەداخەوە زۆریش بەهار نەبوو بەهۆی تەداخلی دەوڵەتانی وەکو تورکیا، ئیران، سعودیە و قەتەر کە لە بەرژەوەندیاندا نەبوو لە نەبوونی ڕەوتێکی چاپ، سکۆلار و پێشکەوتوخوات کە بتوانێت جەماوەری خەڵک بۆ ژیان و ئازادی ڕێکخوات هەر زوو بوو بە پاییز و ڕەوتە کۆنەپارێز و جیهادە ئیسلامیەکان هاتنە پێش و دەستی باڵایان پەیدا کرد و بەلا ڕێدا بردیان. تەوژمی ئەم هەڵسانە جەماوەریە پاش ساڵێک واتە لە هاوینی 2012 گەیشتە سووریە و ئەو وڵاتش بوو بە گۆڕەپانی سەرهەڵدان و ناڕزایەتی جەماوەری دژ بە دیکتاتۆری بەشار ئەسەد و دارودەستەکەی. کوردستانی سووریەیان واتە ڕۆژاوایان کە یەکێک لە بێبەشترین بەشەکانی سووریای کوردستانەکانی دیکەش بوو هەلی خۆستەوە و ڕاپەڕێنی کرد و هێزی سەرکوتکەر و داپڵۆسێنەری ئەسەدی لە زۆربەی بەشەکانی کوردستانی ڕۆژاوە و دەرناو 3 کانتۆنی خۆبەڕێوەبەری ڕێخست. وڵێ ڕۆژاوا بوو بە چرای درەوشاوی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و نمونەیەک لە ژیان و خۆبەڕێبەری بەتایبەت لە بواری یەکسانی مافی ژن و پیا و ڕێزگرتن لە نەتەوە ئاین و ئەندێشە جیاوازەکانی پێشکەش کرد کە تا ئێستاش نمونەی لانیکەم لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست نەبووە. هەر ئەو دەست و جیاوازیانە ڕەجەب تەیب ئەردۆغان و حەزب و دەوڵەتەکەی تووڕە کرد کە خۆی پێنەگیرا وەکەوتە دژبەری و ئاژەوەنانەوە لەگەڵ براکوردەکانی لە سووریا کە پارچێکن لە گیانیان. تورکیا بوو بە بنکە و پاڵپشتی جێیشی خۆر یان ئەرتشی ئازادی سووریا کە بە ڕەواڵەت بۆ دژایەتی دەوڵەتی سووریا سازرا بوو. بەڵام لە ڕاستیدا بەکردەوە دژ بە ئەزمموی تازە و نوێخوازی ڕۆژاوە ڕێکخرا بوو. کاتێکە جێیشی ئازادی سووریا هیچی پێنەکرا، ئەردۆغان و دەوڵەتەکەی پلانەکەی گۆڕی و هەموو گروپە جیاوازە تیرۆریست و جیهادیە تۆنجاژۆکانی بە هەموو ناکۆکی و خلافەکانیانەوە لە دەوری خۆی ئاڵاند و بەریدانە گیانی ئەزمموی ساوای ڕۆژاوای کوردستان.
دەوڵەتی ئیسلامی عێراق و شام واتە داعش بۆ دژایەتی ئەسڵی لەگەڵ ڕۆژاوا بە سەرۆکایەتی ئەبوو بەکر بەغدادی و هاوکاری بێدرێغی محەممەد جەوڵانی ئەو کات و ئەحمەد شەرعی ئێستا دامەزرا کە بەشێکی بەرچاوی لە خاکی سووریا و عێراقی کۆنتڕۆڵ کرد و مەترسی گەورەی لەسەر داگیرکردنی ئەم دوو وڵاتە دروست کرد. بەڵێ چاوان کاک حەسەن لە ئیدامەی نووسراوەکەیدا دەڵێ هەموو کەس دەزانێت پاڵپشتی داعش لە هێزی نظامی جبەخانەی چەکوچۆڵ و پشتی جبهە دەوڵەتی جێش و دەستگای هەواڵگەری تورکیە واتە میت بووە. بەڵام خۆڕاگری ڕۆژاوە یەکگرتووی جەماوەریەکەی فیداکاری ژنان و پیاوانی قارەمانی شەڕوان بەڕێوەبەری دیموکراتیکی کانتۆنەکان بەبێ جیاوازی نەتەوەی ئاینی و ڕەگەزی پشتیوانی نێونەتەوەی بەرەی چەپ و ئازادی خواز لەو ئەزمونە هەڵوێستی لێبڕاوانە و دوا ڕۆژبینی ڕێبەرانی خۆنەویستی ڕۆژاوا لە تەسلیم نەبوون وە کەڵگوەرگرتنی ژیرانە لە ناکۆکی دەوڵەتانی دژبەیەک لە سووریە و ناوچەکە توانی ئەو ئەزمونە ژیرانە و سەربەرزانە تا بە ئەمڕۆ بهێنێت کە ئەردۆغانی دوژمنی خۆی بە دۆستی هەڵخاتوو بڵێت کورد لە سووریە برامان و پارچەیەکن لە گیانی ئێمە. بە پێچەوانە ئەو پرۆپاگەندە فێڵبازیانەی ئەردۆغان و حیزبەکەی ئەوەی کە لە سووریە لەسەر یەکیدا بنیت و هیوای بە ئەحمەد شەرع و جیهادیە سەربڕەکانی بوو خەریکە هەموو ڕێسەکەی لێ دەبێت بەخۆری و دەسەڵاتەکەی شەرع لە لێوارەی ڕووخانە ئەگەر دەوڵەتی ترامپ لێگەڕێت و پشتی نەگرێت. شەڕی درۆزەکان و دەوڵەتی لەرزۆکی ئەحمەد شەرع بردومانەکانی ئیسرائیل و تەحمڵ نەکردنی دەوڵەتی تونداژۆی سونە لە درێوسایەتی لە دراوسەتی سنوورەکانی خۆی کێشەی عەلەویەکان و شەرع و لە هەموو گرنگتر ڕۆژاوای خۆڕاگر کە 13 ساڵە لەسەر پێی خۆی وەستاوە بەهێز بوو زیاتر لە 100,000 شەڕوانی تۆکمە و لێهاتووی ژنوپیا و پارێزگاری لێ دەکات و وە بووە بە هیوا بۆ دواڕۆژی سووریە. ئەم ڕاستیانن کە ئەردۆغانی ناچار کردووە خەنجەری ژەهراوی لە پشتەوە دژ بە ڕۆژاوا بسوێت و چاوەڕوان بێت لە کاتی خۆی لەسەر دڵی کورد لە سووریە برامان و یەکپارچەند لە گیانی ئێمە ڕووی بکات. بڵێ بێگومانە ئەڕەجە بە ڕاست ناکات ئەو دۆستی کورد نییە و جوڵەکانیشی تاسەر ئێسقان لێوا و لێو بووە لە دژمنایەتی. وێرانکردنی ڕۆژاوە لەلایەن تورکیا و هێزە جیهادیەکانی لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا و داگیرکردنی بەشێک لە ئەرز و خەڵکەکەی بردومانی بەردەوامی ئەم ناوچە تا چەند هەفتە پێشێستا بردومانی زیاتر لە 11 جاری چیای مەتینە لە باشووری کوردستان پاش سووتاندنی 30 چەک و کەرەستەی شەڕ لەلایەن گریلاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەوە و بۆ نیشاندانی نیەت پاکی بۆ پرۆسەی بەناو سڵح لە ماوەی دەڕۆژی ڕابردوودا نیەتی ڕاستەقینەی ئەردۆغان لە دژایەتی لەگەڵ مافی ڕەوای خەڵکی کوردستان لە هەموو پارچەکان نیشان دەدات. لە کۆتاییدا کاک حەسەن دەڵێ هیوادارم هەموو کەس بە تایبەت ئەوانەیە کە ئومێدیان بە پرۆسەی بەناو سڵح لە باکووری کوردستان هەیە نیەت و فێڵبازیەکانی ئەم دیکتاتۆرە و پێویستی لە یاریکردن بە کارتی کورد لە ناوخۆی تورکیا و ناوچەکە هەست و دەرک پێ بکەن و پیلانەکانی پوچەڵ بکەنەوە. Can
كملي قولي قولي دنيا كانوا كملي قولي قولي دنيا كانوا كملي قولي قولي. نامێکی ترکە لە بەردەستمانە نامەی کاک مەنسوور لە سەقزەوە لە نامەکەیدا نووسیویەتی لە ڕۆژانی ڕابردوودا بەیانیەک بە ناونیشانی ژیان بۆ هەموو جەنگ بۆ هیچ کەس بڵاوکرایەوە گەیشتە واژۆی ژمارەیەک لە دامەزراوە و ڕێکخراوەکان و کەسایەتیە سیاسی و مەدەنیەکان لە ئێران. لەم بەیانیەیە یەکەم ڕخنە کە بەرچاو دەکەوێت ئەوەیە کە ئەم بانگەشەیە هیچ نیگایەکی ڕخنەگرانە ناڕازیانە و ڕوونی بۆ هۆکاری جەنگ لەلایەن حاکمیەتەوە دەستنیشان ناکات. بە نیگایەکی ورتر تێدەگەین کە لەم قەڵەمەدا سیاسەتەکانی کۆماری ئیسلامی کە لە دەیەکانی ڕابردوودا کە یەکێک لە عاملە سەرەکیەکان بووە بۆ شەڕ بە تەواوەتی بێجەنگ مایەوە، وەکو ئەوەی جەنگ لە ئاسمانەوە هاتبێتە خوار و هیچ بەرپرسێکی دیاری لە ناو خۆی وڵات نەبێت. هەتاوەی کە ئەم شەڕە بەرپرسێکی دیاریکراوی لە ناو ئەم بەیانیەدا نیشان نادات. پرسیار ئەوەیە چۆن دەتوانرێت لە ڕاگەیاندنێکی هاوبەشدا دژ بە جەنگ قسە بکرێت بەبێ ئەوەی یەکێک لە لایەنە سەرەکیەکانی جەنگ واتە حاکمیەتی کۆماری ئیسلامی بەڕوونی نەخرێتە بەر ڕەخنەگرتن. بڵێ لە ئەدامەدا کاک مەنسوور دەڵێ خاڵی بنەڕەتی تر ئەوەیەکە بەیانیەکە بانگەشەی بەرگری لە ژیان دەکات، بەڵام وەک ئەوەی تەنها جەنگ و دەستێوەرزانی دەرەوە هەڕەشە لە ژیان دەکات و نەک سیاسەتەکانی یابووری کۆمەڵایەتی کە هەژاری داسەپاندووە یان سیاسەتی سەرکۆت زیندان و وەشکەنجە و ئیعدام کە ژیانی لە خەڵک تاڵ کردووە و ژیانی کۆمەڵایەتی ئابووری کەلتوری خەڵکی ئێران بەتایبەتی چینی کرێکار ژنان کەمینە نەتەوەیی و ئاینیەکان و کۆچبەرەکانی لەناو بردووە. بەرگری لە ژیان بەبێ مەحکومکردنی ماشینی سەرکوت لە ناوخۆوە تەنها دروشمێکی بەتاڵە. کاک مەنسوور نووسیویەتی بە بڕوای من ئەو داواکاریانەی کە دەیتوانی ئەم بەیانیە بەرەو دەنگی ڕاستەقینەی کۆمەلگای مەدەنی و خەڵکی ئێران ببات ئەم چەند داواکاریانەی خوارەوەیە. دژایەتی ڕاشکاوانە لەگەڵ سیاسەت و بەرنامە شەرخوازانەکەی کۆماری ئیسلامی، داوای هەڵوەشانەوەی هەموو حکومەکانی ئادام و ڕاگررتنی سزای ئادام، ئازادکردنی بێمەرجی زیندانیە سیاسی، عەقیدەتی و ناڕازیبووانی دۆخی ئێستا، ناڕزایەتی لە سیاسەتە فاشیستی و ڕەگەزپەرستانەکان بە تایبەتی دژ بە کۆچبەرانی ئەفغانستانی، مەحکومکردنی دەست بەسەرکراوانی ئەم دوایەنە و کۆتاییهێنان بە سەرکوتی هەر دەنگێکی ناڕازی و ئەمنیەتیکردنی فەزای گشتی بە تایبەتی دوای شەڕ. لە نەبوونی ئەم داواکاریانەدا چۆن دەتوانرێت لە کردەر بۆ ژیان و بانگشتی هاوبەشی قسە بکرێت. ئەم بەیانیە نەداوای هاوبەش دژ بە شەڕ و نە بۆ ژیانە بەڵکو و بانگشتێکە بۆ بێدەنگی لە سێبەری سەرکوتگەریدا، بانگشتێک بۆ پاراستنی دۆخی ئێستا بۆ بێدەنگی و ئینفعال. ئەم بەیانیە لە باشترین حاڵەتدا دەرەنجامی نیگایەکی محافزەکارانە بۆ ناڕزایەتی کۆمەڵایەتیە و لە خراپترین حاڵەتدا بەرهەمی سیاسەتگوزاری دامەزراوە ئەمنیەتیەکاندا. لە ئەوە بارودۆخێکدا دەبێت لە دەستەی واژۆکارانی ئەم بەیانیە بپرسرێت ئایا ئەمە هەمان هاوبەشیە کە خەڵک لە شەقام لە زیندان و لە ژیانی ڕۆژانە ژێر سەرکوت و بێڕێزیکردن ڕوبەڕووی دەبنەوە یان تەنها نوسخەیەکی تری دەنگی سەرکوتی کۆمەلگای مەدەنیە لە بەردەوامی دۆخێکە لە بنەڕەتدا دژی ژیانە. ئێمە پێویستمان بە هاوبەشیە کە لە سنووری قسەکردن تێپەڕێت، هاوبەشیەک چینایەتی ڕادیکاڵ ڕاشکا و شان بەشانی خەبات بۆ ئازادی، ئەداڵەت و ژیان، نەک بەیانەیەک بۆ بێدەنگی لە ناوەڕاستی هاتو هاواری سیاسەتێک کە ماف و ژیانی پێشێلەکات. ئێمە پێویستمان بە هاوارێکە لە دڵی ئازارە ڕاستەقینەکان کە ڕوبەڕووی شەڕ و سەرکوت دەبێتەوە، کە ڕوبەڕووی هەژاری دەبێتەوە، کە ڕوبەڕووی هەرچی کە هەڕەشە لە ژیانی ئینسان دەکات، جا لە دەرە و یان لە ناوە بێ. لە یەک کەلامدا ئەم بەیانیە نەدەنگی ژیانە، نەدەنگی خەڵکە، بەڵکو و پرۆژەیەکە بۆ هیچ نەکردن کە خۆی دەتوانێت یەکێک لە شێوەکانی سەرکوت بێت. ناو دەریا چارشێویاندا بەسریان دەمیان خوف و زەنجیر کرد من تۆیان کردا بەریان هەر بە زۆر دایان پۆشان سەمایان خستە زیندان
وزيان حرام من بوياك خجو خيال توبارا نامێکی تر نامەی کاک حیسام لە شنۆیە کە لە پەیامێکی کووردا شاید بێژم باشترەوەی بێژم پەیام نووسویەتی لەم ڕۆژانەی دوایی جەنگی 12 ڕۆژە کە کۆماری ئیسلامی شکستی خواردوو و ئێستایشی تایە باسی بەڕێوەبردننی ڕێفراندۆم گەرمە و قسە لەوە دەکرێت کە لەم ڕێگایەوە خەڵکی ئێران دەتوانن چارەنووسی خۆیان دیاری بکەن و ئەمە بە ڕێگایەک دەزانن بۆ تێپەڕبوون لە کۆماری ئیسلامی کە ئیتر ماوەی بەسەر چووە. پێم باش بوو قسە و باسێک لەسەر ڕێفراندۆم بکەن و بە تایبەتی لە هەلومەرجی ئێستا مانای چی و ئەم بیرۆکەیە بۆ هاتووەتە گۆڕێ. بەسپاس لە کاک حسام بەڵێ ماوێکە کە ئەم باسە لە نێو هەندێک کەسایەتی سیاسی و ئاکادمی لە ئێران هاتووەتە گۆڕێ. ئەم بابەتە بە تایبەتی دوای ڕاگەیاندنی حوسێن موسەوی کە باس لەوە دەکات ڕێفراندۆم زامنی ڕزگاری وڵات ڕێزگرتن لە مافی دیاریکردنی چارەنووسی هەموو هاوڵاتیانە. لەلایەن چەند سەد کەس پشتیوانی لێکرا و گۆیە بەنیازن بیکەن بە داوایەکی گشتگیر. نەقسی ئاشکرای ئەم ڕاگەیاندنە هەر لە سەرەتادا دەردەکەوێت کە چاوەڕوانی ڕێزگرتن لە مافی دیاریکردنی چارەنووس لەسەر کردارەکانی ڕژیم دەکات. مافێک کە تەنانەت بە قسەی واژۆکارانی بەیانیەکە ماوەی 47 ساڵە بە ئاشکرا لەلایەن دەسەڵاتی کۆماری ئیسلامیەوە پێشێلکراوە. هەروەها دەوترێ ڕێفراندۆم دەبێت لەژێر چاودێری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ڕێک بخرێت. مانای ئەوەیە کە ڕژیم ڕێگە بدات فەرمانبەرانی ڕێکخراوە نەتەوە یەکگرتووەکان بێن لە وەزارەتی ناوخۆدا چادری سدادی ڕێکخستنی ڕێفراندۆم دابنێن و کارەکەیان بکەن و بڕۆن. لەوەش سەرسوورهێنەرتر ئەوەیە بیرۆکەکە کە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و حکوومەتی کۆماری ئیسلامی بە شەراکەت ڕێفراندۆم بۆ خەڵک ڕێبخەن کە بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بدەن. دەبێت بزانین مەرجی یەکەم بۆ جێبەجێبوونی دروشمی ڕێفراندۆم بۆ تێپەڕبوون لە کۆماری ئیسلامی ئەوەیە کە گۆیا حکوومەت و وەزارەتی نێوخۆ و مەجلسەکەی کە دامەزراوە لە ویلایەتی مطلقە و شۆرای نگەهبان و خودی ڕابەر و سپا و بەسیج و هەموو دام و دەستگای کە قەرارە لەم ڕێفراندۆمەدا بڕۆن و بەرژەوەندەکانیان لەدەست بدەن ڕازی بن بۆ ڕێخستنی ڕێفراندۆم ئەڵبەتە بە چاودێری یان شەراکەتی دژمنانی ئیسلام و شۆڕش. ئەمە زۆرتر وەک شۆخیکردن دەچێت چۆن لەم ڕوانگەی ئەم ڕاگەیاندنە بۆ ڕێفراندۆم کە موسەوی پێشکەشی کردووە قەرارە سەلامەتی و مەرجە دیموکراتیکەکانی ڕێخستنی لەلایەن هەمان حکوومەتەوە بەڕێوە بچێت کە ئەحمەدی نەژادی لە ژیاتی ئەو لە سندوقەوە دەرهێنا. ئەمە گاڵتەکردن بە شعوری خەڵک نییە ئەی چییە؟ ئەمە کاک حەسام دەڵێ. بەڕاستی هەندێک ساویلکانە و خۆفریودانە کە پێیان ساویلکە و خۆیان فریوەدەن کە پێیان وابێ کۆماری ئیسلامی حاضر بە بەڕێوەچوونی کارێک دەبێت کە قەرارە خۆی وەلا بنرێ. بەڵام ئێستا کە خەریکی شۆخیکردنن با ئێمەش هەندێ شۆخی بکەین فەرز بکەین کە ڕژیم لە شرایەتێکی تایبەتیدا ئامادە بوو بۆ ڕێخستنی ڕێفراندۆم. لێرەدا سێ بابەت جێ بیرکردنەوە هەیە. یەکەم ڕوونە کە ڕاگەیاندنی ئەنجامی ڕێفراندۆم کۆسایکار نییە. چ دڵنیایەک هەیە کە ڕژیم ئەنجامی ڕێفراندۆم بە فەرمی بناسێتەوە و ڕێزی لێ بگرێت. ڕێفراندۆم لە جۆری دیموکراسیە واتە ڕێزگرتن لە بۆچوونی و خواستی زۆرینەی کۆمەڵگا. چاوەڕوانی ئەوە کە حاکمانی کۆماری ئیسلامی جێبەجێکەری ڕێفراندۆمێک بن ئەویش بە شێوازی دیموکراتیک و ملکەتی ئەنجامەکەشی بن لە ناکۆکیدایە لەگەڵ داوای ڕێفراندۆمێک کە دەیەوێت ڕژیم لەبەر دژە دیموکراتیک بوون و گوێنەدانی بە بۆچوون و خواستی کۆمەڵگا لەسەر ڕێگا لا ببات. دووهەم ڕێفراندۆم ئامرازی دەربڕینی بۆچوونوە نەک ئامرازی کردار. بە ڕێفراندۆم خەڵک دەتوانێت بڵێن کە ئەم ڕێژیمەمان ناوێت. هەر ئەمە کاری ڕێفراندۆم لێرەدا تەوا دەبێت. ڕێفراندۆم خۆبەخۆ ڕژیم ناگۆڕێت بۆ جێبەجێبوونی و خواستی خەڵک کە لە ڕێگای ڕێفراندۆمەوە دەربڕاوە دوو حاڵەت دەتوانرێت فەرز بگیردرێت. یان ڕژیم دەبێت بە خواستی خەڵک و بە ڕێزگرتن لەو داوایە خۆ بەخشانە لە دەسەڵات دەستپێشێکە دژ بە هەموو گرێمانەکانە سەبارەت بە کۆماری ئیسلامی. ئەم ڕژیمە ملکەتی ئەنجامی یەک هەڵبژاردننی ئاسایی و یاسایی مەجلیسی ئیسلامی خۆی نابێت. ئێستا چۆن ملکەتی ئەنجامی ڕێفراندۆم بۆ ڕووخاندنی خۆی دەبێت. یان خەڵک بۆ لابردنی یان هەمان ئەنجامی ڕێفراندۆم بە ئێرادەی خۆیان و بە زۆر پەنا ببن. واتە خواستی خۆیان پێ بسەپێن و لەسەر ڕێگا لای بن.
یەکەمیان کە خەون و خەیاڵە، بەڵام ئەگەر ڕێگایەک جگە لە جێبەجێکردنی ئیرادە و دەسەڵاتی خەڵک نییە، ئەو کات ئەم یاریە ڕێفراندۆمە بۆ چییە؟ ئەگەر ڕێفراندۆمێک بکرێ دەبێ بە هێزی خەڵک بە ڕەژیم سەپێنرا بێ. چەند ڕادەیەک لە هێزی کۆمەڵایەتی پێویستە تاکو ڕەژیم لە بەرامبەریدا خۆی ناچار لە ڕێخستنی ڕێفراندۆم ببینێت، بە زانینی ئەنجامەکەی و دواییش ملکەچی ئەنجامەکەی بێت. منتقەن دەبێت ڕادەی ئەم هێزە ئەوەندە بێت کە ڕەژیم بە شێوەیەکی ئاشکرا هیچ ڕێگەی کەڵک و بەرەنگاری نەبێت، واتە خۆی لە لێوی نەمان ببینێتەوە کە ئەگەر ملکەچی ڕێفراندۆمی ڕووخاندنی خۆی نەبێت ڕۆیشتووە، واتە لە وەها تنگانەیەکدا بکەوێت کە جگە لە هەڵبژاردن لە نێوان ڕووخان و دووبارە ڕووخان ڕێگەی تری بۆ نەمابێتەوە. بەڵام ئەقڵی سەلیم دەپرسێت کە ئەگەر خەڵک بەوەها هاوسەنگیەک لە هێز بگات، ئیتر چ پێویستی بە ڕێفراندۆم هەیە؟ چ پێویستی بە بەرگریکردن لە ڕەژیم بۆ ڕووخاندنی هەیە؟ ئەوە ئیتر ڕێفراندۆم نییە، بەڵکو شۆڕشە کە دەسەڵات سڕیوێتەوە. لە خەڵی سێهەمدا با بزانین ئەنجامی جێبەجێکردنی ڕێفراندۆم کییە و کەسانی کە ئەنجام دەرین. فەرز بکەین ڕێفراندۆم بکرێت لەسەر ئەوەی کە هەژاری باشتر یان دەوڵەمەندی. سەرمایەداران و دەوڵەتەکەیشیان ڕێفراندۆمەکە بە سەلامەت ڕێک بخەن و ئەنجامەکەی ئەوە بێت دەوڵەمەندی باشتر. ئێستا کێشە ئەوەیە کە کام هێز ئەم ئەنجامە بەکردەوە دەردێنێ بۆ دووبارە دابەشکردنی سروەت لە کۆمەڵگادا. کاتێک ئەوانەی دەیانەوێ بۆ گواستنەوە لە کۆماری ئیسلامی ڕێفراندۆم ئەنجام بدەن، دەبێت بڵێن کە ئەم تێپەڕبوونە لە کۆماری ئیسلامی دوای ڕێفراندۆم چۆن جێبەجێ دەکرێت. پێکهاتەی سیاسی و ئابووری و سەربازی و ئەمنی و دادوەری و هتر لە ڕێی چە پرۆسەیەکەوە بۆ پێکاتە سێکۆلار و دموکراتیکەکان دەگوازرێنەوە. بەلابردنی چینی حاکم لە دەسەڵاتی سیاسی وابووری تێخۆ ئەمە دەبێتە شۆڕش یان ئەوەی دەسەڵات بە تەدریج گۆڕانکاری بەسەردادێت. ئایا تێپەڕبوون لە کۆماری ئیسلامی لە ڕێگەی ڕێفراندۆم مانایەکی هەیە جگە لە گۆڕانی تەدریجی هەمان دەستگای ئێستا؟ ئەمە مەبەستی سەرەکی وەڕێخستنی گاڵتەجاری ڕێفراندۆم لە کۆماری ئیسلامیدا. با تۆزێ لێورد بینەوە لە پشت داوای ڕێفراندۆم وەکو ئامرازی گواستنەوەی ئاشتی خوازانەدا چەند تێزێکی شاردراوە هەیە کە بەرچاو ناکەون. دەڵێن شۆڕش هاومانای توندوتیژیە، بۆیە بۆ دوورخستنەوە لە توندوتیژی لە ڕاستیدا دەڵێن ئێمە ئامادەی ملکەچی مانەوەی ئەم ڕژیمە بین، بەڵام شۆڕش نەبێت. ڕێگەی ئاشتی خوازانە یان شۆڕش بۆ گۆڕینی ڕژیم نە لە سروشتی ڕێفراندۆمە، بەڵکو لە تەسلیم بوون یان بەرەنگاری ڕژیم دیاری دەکرێت. بابەتەکە بەم سادەیەیە. پەنابردن بۆ زۆر یەکێک لە شێوازی خەباتی خەڵک بۆ ئازادی و چەسپاندنی مافەکانیانە. ئەم شێوازەی خەبات زیاتر لەوەی لە بواری اختیار و هەڵبژاردن بێت لەلایەن دەوڵەتی دەسەڵاتدار دادەسەپێ. حکوومەتێکە ڕێگای ئاشتی خوازانە وەرناگرێ، حکوومەتێک کە بە هیچ ڕاپرسێک یا پابند نابێت، حکوومەتێک کە بە ئەنجامی ڕێفراندۆم مل نادات، چۆن دەکرێت لێی تێپەڕبی، چۆن دەکرێت لێی تێپەڕبی کاتێمانە ناکە. شتێکە ڕێفراندۆم خوازەکان وەڵامێکیان بۆی نییە. ئەوەی داوای ڕێفراندۆم لە دۆخی ئێستا بەبوونی کۆماری ئیسلامی دەکات لە هەڵبژاردننیدا لە نێو ئازادی کۆلایەتی، بەڵام کاتێک ئازادیان هەڵبژات نرخەکەی نەک خۆیان بەڵکو دەسەڵات دیاری دەکات. دەسەڵاتیش ئەلبەتە منتیقی خۆیان هەیە و حیسابی دەکەن کە دەسەڵات و سامانەکەی خۆیان بە چەند نرخێک لەدەست بدەن. بڵێ کاتێک بڕیارەکان لەسەر ئەوە بێت کە بە هیچ نرخێک لە دەستی نەدەن، کە تا ئێستا بڕیار هەر ئەوەیە، ئەو کات خەڵکێک کە بە هەمان ڕادە سوور بن بۆ بەدەستێنانی ئازادی، ڕێگە و هەڵبژاردەیەکی تریان نابێت جگەل لەوەی کە بە هەر نرخێک بەدەستی بهێنن. بەواتایکی تر ئەمە خەڵک نین بۆ بەدەستهێنانی ئازادی و مافی ئینسانیان پەنا بۆ توندوتیژی دەبن، بەڵکو ڕاست بە پێچەوانە ئەمە مقاومەتی دەسەڵاتەکە توندوتیژی دەخولقێنێ. ئەلبەت گومانێک نییە کە هەموو واژۆکارانی بانگەشەیەکە خوازیاری ڕووخانی ویلایەتی فەقی دەسەڵاتدار و دەستەی حاکمن، بەڵام نەک بە هەر نرخێک. لە بارودۆخێکدا کە کۆمەڵگا بە گەروی خوێناوی لە شەقامەکاندا ڕووخانی کۆماری ئیسلامی هاوار کردووە، بانکە شتێک بۆ ڕێفراندۆم بۆ تێپەڕبوون لە کۆماری ئیسلامی لە ژێر چاودێری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە ڕاستیدا پێش و زیاتر لەوەی کۆماری ئیسلامی کردبێتە نیشان، جەوهەری چینایەتی هەمان ئەم بزووسنەوەی هەژاران و زەحمەتکێشان و ڕادیکالیزمەکەی کردوەتە نیشان.
بانکێشکردن بۆ ڕیفراندوم لەم دۆخەدا پێش ئەوەی بانکێشکردنی ڕژیم بۆ ڕێخستنی ڕیفراندۆمێکی خۆکوژی بێت، بانکێشکردنی بزوسنەوەی کۆمەڵایەتیە بۆ خۆکوژی. بانکێشکردنی ڕێفراندۆم بۆ بەتاڵکردنی شەقامەکان و گەڕانەوە بۆ سندوقەکانی دەنگدانە، دژایەتی لەگەڵ ئیرادە و دەستپێشخەری کۆمەڵایەتیە، هیوادارکردنیانە بۆ گواستنەوە لەسەرەوە و بە دەستێوەرزانی دەرەوە. ئێستا لەوە گەڕین کە وەها داوایەک لەم سیستمەدا ئەسڵەن کردنی نییە، کەواتە بابەتی سەرەکی ساردکردنەوەی هێزی بزوستنەوەی کۆمەڵایەتیەکانە. واژۆکارانی بانکێش بۆ ڕێفراندۆم هەر تێگەیشتن و نیەتێکیان هەبێت یان نەبێت، پلانی ڕێفراندۆم لە بارودۆخێکدا کە دەسەڵاتی سیاسی هەبێ شتێک ناگۆڕێت. بەڵام گرنگ ئەوەیە کە بزانین بەیانیە بۆ ڕێخستنی ڕێفراندۆم لە فەزایەکی زۆر هەستیاردا هاتوۆتە ئاراوە. کارکردی ئەم بەیانیە دەبێت لە دوای شکستەکانی کۆماری ئیسلامی لە جەنگی 12 ڕۆژە و تووڕایی و بێزاری خەڵک لەم دەسەڵاتە ببیندرێ کە ئارامکردنی خەڵکێکە کە جارێکی تر داوای ئەم شەڕە و نەهامەتیەکانی دەنگی بەرز نەکاتەوە. ئەگەر ڕیفراندۆم کردەئی نییە، بەڵام هەر باسکردنی ڕەنگە بۆ ماوەیەک چاوەڕوانی پەرە پێ بدات و بەشکوم بتوانێت ڕوخانی ڕژیم لە ڕێگای هەستانی کۆمەڵایەتی کرێکاران، زەحمەتکێشان، ژنان و نەتەوە بندەستەکان لە ئێران دوا بخات. بەڵام پرسیار ئەوەیە خەڵکی تووڕە و ناڕازی ئێران و بزوستنەوە کۆمەڵایەتیەکان مەجال بۆ ئەم گاڵتەجاڕیە دەهێڵنەوە؟ شازم زیلان بنارینی بیت و حیران بهاران خوش شازم زیلان بنارینی بیت و حیران جوانگی یاران ازن ویران جوانگی یاران ازن ویران ای یار ای یار روی یارم بی اوتاری کاروشگارم ای یار روی یارم بی اوتاری کاروشگارم جوانیا کی نماوا چرولا چل بو توراوا بهر جوانیا کی نماوا چرولا چل بو توراوا لهاوران چی رویداوا اسو اسور هلگراوا هاتا دیداری من سوک سواری لاو یاری من هاخ بنا هاتا دیداری من سوک سواری لاو یاری من عشقانا و باوا که سوتا
شتڵی لە دڵانانیژراوە شتڵی لە دڵانانیژراوە سۆمای چاوی بێنووریمە پەریزادی ڕووسوریمە سۆمای چاوی بێنووریمە پەریزادی ڕووسوریمە لە چاوی بێریە ناو بنوون گوڵی سووری سەرسنگی من گیانە گوڵی هیوایە هەڵناوەرێن 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 لەسەر لووتکەی چاوەڕوانی ڕۆژێک هەڵدێ خۆری جوانی لەسەر لووتکەی چاوەڕوانی ڕۆژێک هەڵدێ خۆری جوانی سەرسەوزیمە هەر دێوەرزی سەرسەوزیمە لەسەر لووتکەی چاوەڕوانی ڕۆژێک هەڵدێ خۆری جوانی لەسەر لووتکەی چاوەڕوانی ڕۆژێک هەڵدێ خۆری جوانی ئەوەندە نەمرمەوە ڕۆژێ ببینم هیچی تیم نایە هیچ ئارەزۆکم نییە لەسەر لووتکەی چاوەڕوانی ڕۆژێک هەڵدێ ڕژیمێک کە هەناسە کۆتاییەکانی دەکێشێت دوای دەیان ساڵ سەرکوت و وێرانی داسەپاندنی هەژاری و نایەکسانی ئێستا لە ساتێکدا وەستاوە کە هیچی پێنەماوە. ئەوەی ماوە تەنها حاکمیەتێکە کە لەگەڵ قەیرانی ناوخۆی و بێزاری گشتی دەستوپەنجە نەرم دەکات. کاک بێهزاد لە سەردەشتەوە نامەکەی وا دەست پێ دەکات و دەڵێ لە ئیدامەی نووسراوەکەیدا دەڵێ لەم ساتەدا سیستمەکە پەنای بردووەتە نیشتمان پەروەری. دروشمی نیشتمانی کردوەتە جێگۆڕکەی ئاڵای ڕەش سرودی ئێرانی کردوەتە جێگای سڵام فەرماندا و یەکگرتووی نیشتمانی خستۆتە جێگای یەکگرتووی ئومەتی ئیسلامی. ئەمەش نا گۆڕانی ئایدۆلۆژیکیە نا نیشانەی چاکسازیە بەڵکو و نیشانەی کۆتا هەوڵە بۆ ڕەنگکردنی تابوتێک کە ئامادەی ناشتنە وەکو ئەوەی بیانەوێت جەستەی حکوومەتی ئیسلامی بە ئاڵای نیشتمان دەپۆش. بەڵێ کاک بێهزاد لە ئێدامەدا نووسیویەتی بەڵام لە هەمان کاتدا لە دەرەوەی پێکاتەی فەرمی پرۆژەیەکی تر سەری هەڵداوە بەڵام مردووە. بەیانیەیەک لە میر حوسەین موسەوی سەرۆکوەزیرانی پێشووی هەمان ئەم ڕژیمە لە جێیەی خۆیناوی شەستەکاندا لە کارنامەیەدایە لە ساتی قەیرانیدا دوای جەنگی 12 ڕۆژە ئێران و ئیسرائیل و ئەمریکا بێدەنگی شکاند و لە ڕێفراندۆم مەجلسی موئەسسەسان و مافی دیاریکردنی چارەنووس قسە دەکات. ئەم پرۆژەیە وەڵامێکە بۆ قەیرانی حکوومەتی تێکشکێنراو نەک لە خوارەوە بەڵکو لەسەرەوە نەک بە مەبەستی وەلانانی ڕژیمی ئیسلامی بەڵکو بۆ دووبارە بنیادکردنەوەی بە زمانێکی تر دووبارە بیناکردن و گەڕانەوە بۆ سەردەمی زێڕینی خۆمەینی
بەڵام ئەوەی جارێکی تر دەبێت بۆترێت ئەوە یەکە پرۆژەی چاکسازی ڕژیمی ئیسلامی هەر لە هەر شێوە و بە هەر ڕووکارێک و لە هەر گۆشەیەکەوە نەک هەر شکستی خواردووە بەڵکو هەمیشە بەشێک بووە لە دەستگای سەرکوتی ئیسلامی ئیسلاحخوازی جا لە ناوخۆی دەسەڵات یان لە جلی بزوستنەوەی نیشتمانی ئیسلامی هەمویان یەک ئامانجی هاوبەشیان هەبووە. ڕزگارکردنی سیستم لە ساتی قەیران بە کەمترین چاکسازی دەرەکی و تەواو حکوومەتی. نووسەر لە ئیدامەدا دەڵێ ئەم پرۆژەیە هەرگیز و لە هیچ قۆناغێکدا خوازیاری کورتکردنەوەی دەستی ئاین لە دەوڵەت و کۆمەڵگا، هەڵوەشاندنەوەی ئاپارتایدی مەسەبی، هەڵوەشاندنەوەی کۆیلایەتی ژن یان لە ناوبردنی دەستگای سەرکوت نەبووە. ئەوان بە دەنگ یاسا هەڵبژاردن و تەنانەت بە دروشمی مافی دیاریکردنی چارەنووس تەنها هەوڵیان داوە هەمان شێوازی ئیسلامی لە جلێکی نوێ خەڵک سالاری ئاینی نیشتمانی مەدەنی یاسایی یان ئاشتی نیشتمانیدا دووبارە بۆنیاد بنێنەوە. ئەم ئیسلاحخوازیە نە ئۆپۆزیسیۆنە و ناهێزی تێپەڕاندن لە کۆماری ئیسلامی. ئەمە دیاردەیەکی حکوومەتیە. کۆڵەکەی لاوەکی سیستمی ئیسلامیە کە لە ساتی ڕووخاندا کارە تایبەتەکەی دووبارە بیناکردنەوەی متمانە، خڵاتاندنی وزەی شۆڕژگەرانەی خەڵکی ڕاپەڕی و ڕەنگکردنی مێکانیزمی دەسەڵاتی سیاسی حاکمە. بەیانیەک ئەگەر دژ بە تەواوی ڕژیمی و پێکاتەکەی نەبێ بە پێگومان بەشێک لە هەمان ئەم کارکردەیە. پرسیارەکە سادەیە. ئەم ڕێفراندۆمە بۆ چییە؟ دەیانوێت چی بخەنە ڕای؟ خەڵکی ناڕازی و ستەمدیتووی ئێران لە شەقامەکاندا هاواریان کرد نەشامان دەوێت نەڕابەر مەرگ بۆ دیکتاتۆر، ژن ژیان ئازادی، مەرگ بۆ ستەمکار. ئەم خەڵکە لە تەواوی حاکمیەتی ئیسلامی مۆجود تێپەڕیون، بەڵام پرۆژەکانی وەک پێشنیازی موسەوی لەگەڵ تەواوی زمانی ئاشتی خوازانەکەی ڕێگایەکە بۆ پاراستن و مانەوەی هەمان سیستمێکە خەڵک بە گۆشت و ئێسک بە ئازار دیتن لە زیندان و ئەشکەنجە و ئەعدام لێ تێپەڕیون. تەنانەت ئەگەر لە کێشەی مەشروعیەتی سیاسی پرۆژەی ڕێفراندۆم تێپەڕێن، پرسیارە ڕاستەقینەکە ئەوەیە کە ئەم نمایشە قەرارە لەلایەن کێوە جێبەجێ بکرێت، کێ پرسیارەکان دەنووسێت، کێ هەڵبژاردنەکان دیاری دەکات، کام دامەزراوە ناوی دەنگەرەکان ڕێک دەخات. ئەنجومەنی نیگابان، وەزارەتی ناوخۆ و سوپای پاسداران و کێ دەنگەکان دەژمێرێت. هەمان ئەو دەستگایە کە ئەنجامەکانی هەڵبژاردننی مەجلس و سەرۆکایەتی کۆمار پێشنووس کردووە و دەیکات، و ئەگەر خەڵک دەنگیاندا کە کۆماری ئیسلامیان ناوێت دواتر چی دەبێت؟ ئایا ڕژیم تەواوی سامانەکەی کۆ دەکاتەوە و بە زەردەخەنەوە سەحنەی دەسەڵات جێبەجێ دەیەڵێت و کلیلی زیندانەکان دەداتە دەست خەڵک؟ حکمی ئازادی و یەکسانی ژن و پیا و ڕادەگەندرێت؟ دەستگای سەرکوت و ئەمنیەتیەکان هەڵدەوەشێنرێنەوە؟ بە سیج و سوپا و تەواوی دەستگای سەربازی و ئەمنی ڕژیمی ئیسلامی لەغف دەکرێت؟ و دەسەڵاتدارانی ئیسلامی بە سڵاو و سەڵەوات لەگەڵ تەواوی تاوانەکان، تەواوی ئادامەکان، تەواوی دزیەکان، تەواوی پەلامار و سەرکوتەکان بۆ گۆشەیەک دەڕۆن تاکو و دەورانی کۆتایی تەمەنی ڕەشیان بەسەر ببن؟ بەم سادەیە، بەم پوچیە؟ ئەم سناریۆیە نەک هەر ناڕاستەقینە بەڵکو سوکایەتیکردن، سوکایەتی بە ئەقڵ، بە یادەوەری مێژووی خەڵک، بە هۆشی ئەوانەی لە شەقامەکاندا گیانیان لەدەستا، بەوانەی کە لە زیندانەکانە لە سێدارە دران و بەدایکە داغدارەکان و تەواوی ئەوانەی لە ئارەزووی ڕووخانی ڕژیمی ئیسلامی ڕۆژمێری دەکەن. ئەم پرۆژەیە بە هەمان ئەندازە پێکەنینیە کە لە گرەوگانگیرێک بڵێ خۆی بەرگەی ئازادی گرەوگانەکەی بە ئامادەبوونی خۆی لەژێر چاودێری خۆی لە بازداشتگای خۆیدا واژۆی بکات. ناوی ئەمە نەک ڕێفراندۆم بەڵکو شوعبەدەبازیە بۆ شۆردنی ڕووی تاوان و هەوڵێکی مەرگبارە بۆ مانەوەی. هەمان شێوەی کە لە ساڵی 1358 پرسرا ئایا کۆماری ئیسلامیتان دەوێت؟ بەڵێ یاخەی، و تەنها وەڵامی بەڵەیە. ئەو کات ئەگەر بە وەڵام بەڵێ بووایە ئیمکانی ژیان هەبوو، نەک یەک وشە زیاتر و نە یەک وشە کەمتر. ئەمڕۆژ ڕێفراندۆم بەبێ هێزی ڕێکخراوی خەڵکەکان، بەبێ هەڵوەشاندنەوەی تەواوی دەستگای سەرکوت و بەبێ ڕێشەکێشکردنی پێکهاتەی ویلایەتی فەقی، بەبێ شکاندنی دەستگای حاکم شتێک نییە جگە لە نوێکردنەوەی گرێبەستی دیلگیراوی کۆیلایەتی. فەرزکەین تەنها بۆ ساتێک کە ڕژیمی ئیسلامی لە ساتی خەیراندا بچێتە ناو پرۆسەیەکی ئاوا. ئایا بەڕاستی کەسێک واک دەزانێت کە ئەم خەڵکە دوای تەواوی ئەم شتانە بیانەوێ و بەسەریان هاتووە ملکەچی ئەم یاریە دەبن؟
ئایا ئەم خەڵکە بریندارەی ئابانی 98 و هەستانی 1401 دەکرێت هیوا بە سندوقی دەنگی خودی ڕژیم بۆ خەلاسی ڕژیمی ئیسلامی بفرۆشێت یان بە پێچەوانە؟ پرۆژێ ڕێفراندۆم کۆتا چرپەیە بۆ بەرگرتن بە ڕووخاندنی تەواوی سامانی دەستگای حاکم. بەڵێ ئەگەر ئەم سیستمە بەڕاستی بێوێت سندوقی دەنگ بێنێتە شەقام، ئەم خەڵکە دەیگۆڕێت بە مەیدانی حسابکشی نەک بە دەنگ، بەڵکو بە هەستان و قیام، نەک بۆ چاکسازی، بەڵکو بۆ تەواوکردنی کار و نوکتەی کۆتایی دانان لەسەر ئەم مێژووە ڕەشە بەسەر تەواوی ڕژیم و هەوڵە منداڵانەکان بۆ چاکسازی. و لە ڕاستیدا کۆماری ئیسلامی لەو ساتەی ڕووخاندا نەک لە دوای کردنەوەی دەرگاکانی قەڵا بۆ گەڕانەوەی ئیسلاحوازە حکوومەتیەکانە و نە بە دوای ئاشتی نیشتیمانی لەگەڵ ڕووکارە سوتاوەکانی وەک موسەوی یان خاتەمی و یان ڕەوتە لایەنگرەکانی تری وەک ڕیزبەندی نیشتیمانی و هیتر. ئەمە تەنها وێنای پوچ و ئارەزووی خاوی ئەم ڕەوتە شکست خواردوویەیە. ئەم پرۆژەیە هەم لە ڕوانگەی خەڵکو و هەم لە ڕوانگەی خودی ڕژیمەوە شکستی خواردووە یان چیتر هیچ بەهایەکی بەکارهێنانی نییە. ئەمڕۆ حاکمیت بە دوای ڕەنکردنی سیستمە نەکردنەوەی پێکاتەکەی بە دوای سازش لەگەڵ دروشمی نیشتمان پەروەری ئێرانەکە ئامادەن لەژێر ئاڵای یەکگرتووی نیشتمانی و ئێرانی وەلی فەقیدا بۆ ڕزگارکردنی ئێرانی ئیسلامی یەخە بدڕن و ببنە سوپای فاشیستی ئەفغانستانی ستیزی. بەڵام خەڵکی ئازادی خواست بە باشی دەزانن کە خاڵی زێڕینی سازش لە نێوان خۆیان و ڕژیمی ئیسلامیدا بوونی نییە. ڕژیم نە چاکسازی ئەکات نە چاکساز پەزیرە. ڕەواڵەتی ڕژیمی ئیسلامی دەگۆڕێت و نە ئاوگۆڕی بەسەراتێت، بەڵکو دەبێت تەواوقەل لە ناو بچێت. لەم ڕوانگەوە هەر دواکەوتنێک، هەر قەیرانێک و هەر فێڵێ مەشروعیەت سازی بۆ خەڵک نەساتی ئاشتی، بەڵکو هەوڵە بۆ ڕووخانی ڕژیمی ئیسلامی و جێگۆڕکردنی بەدەسەڵاتێک کە ئازادی، یەکسانی، خۆشگوزەرانی هەمووان یاسای نەگۆڕ بێت، دەسەڵاتێکی سێکۆلار مۆدێرن. کاک بێزاد لە بەشێکی تری نامەکەیدا دەڵێت بە پێویست تێزانم تێڕوانینی خۆم لەسەر ئۆپۆزیسیۆنی ڕاست و پاشایەتی خوازی کە دەڵێ دەڵێ کە دڵیان بەستووە بە سوپا و بۆمب و ئامێری کوشتاری ئیسرائیل باس بکەم. ئۆپۆزیسیۆنێک کە نیشانیدا کە لە ڕێگەی گەشتن بە ئارەزووی تاج لەسەر جەنازەی خەڵک تێدەپەڕێ. ئەم ئۆپۆزیسیۆنە خوازیاری دووبارە بیناکردنەوەی هەمان ئامێری سەرکوتی شاهانشاهی لە تێکەڵاو لەگەڵ ئامێری سەرکوتی ڕژیمی کۆماری ئیسلامی. مەگەر وارسی تاجەکان نەیگوت کە هەر ئەم بەسیجە سپا و ئەرتش پارێزەری ئاسایشی سپەی ئێران دەبێت. ئەمڕۆ کاتێک لە ڕاگەاندنەکانیاندا بە شانازیە و لە ساواک دەدوێن، کاتێک پاکانە بۆ ئەشکەنجەکەرانی پێشوو دەکەن و ئێدامەکانی پێشوو بە دەستکەوتی ئاسایش ناو دەبن، دروشمی مەرگ بۆ ئەو هەموو ڕۆژە و لە هەر کۆبوونەوەیەکدا وردی زمانیانە. ڕوونەکە لە خەونیاندا شوێنێک بۆ ئازادی و یەکساری و خۆشگوزارانی خەڵک نییە، تەنها کابوسێکی ترە. ئەوان لە ڕاستیدا براخوێنیەکانی پاسدار و بەسیجیەکانن، نە لە ڕووی جلەوە، بەڵکو لە ڕووی فەلسەفەی دەسەڵات و کارکرد. هەمان شێوەی کە ڕژیمی ئیسلامی بۆ پاراستنی دەسەڵات پشت بە سپا دەستگای ئەمنیەتی و دادگا دەبەستێ. پاشایەتی خوازەکانیش لە خەیاڵی گەڕانەوەیاندا بە ساواک ئەرتشی شاهنشاهی و دەستگا ئەمنیەتیەکانی هەردوو ڕژیم پەیوەستن. بڵێ کاک بێزاد لە کۆساییدا دەڵێ ئەگەر ئەوان ڕۆژێکی مەحاڵ گەیشتنە دەسەڵات، ناوەکان ڕەنگە بگۆڕدرێن، بەڵام زیندان، ئەشکەنجەدا و سیستمی سەرکوت دەمێنێتەوە. ئەم پرۆژەیە نەک هەر لە ناکۆکی لەگەڵ خواستی خەڵک بۆ ئازادی، خۆشگوزەرانی و کەرامەتی مرۆڤانە، بەڵکو تەنها لە ڕێگەی سەرکوتی خۆیناوی هەر ئەم خەڵکە دەتوانێت بگاتە تاج و تەخت. لە هەمان ساتێکدا کە خەڵک لە ئێران لەژێر سێبەری جەنگی ئیسرائیل و کۆماری ئیسلامی لە هۆڵی مانەوەدا بوون، پاشایەتی خوازەکان لە تەنیژ ئەرتەشی ئیسرائیل ڕێزیان بەست. لێرە تەنانەت بانگەشەی فریوکارانەی ڕزگارکردنی خەڵکیشیان ڕووخا. ئەوەی لە پشت نیقاب کەوتە دەرەوە نەک ئۆپۆزیسیۆنێک، بەڵکو کۆمەڵێکی سوتاو بوو، سوتاو لە ئاگری جەنگ، سوتاو لە ئاگری ڕقی خەڵکێکە دژە جەنگن، سوتاو لە شەوقی تاجێک کە تەنها لەسەر وێرانەکاندا دەنیشێت. سوتاون و خەڵک ئەمە هەرگیز لەبیر ناکەن. شبک خاطر و ملوانه
لە جیهانی پڕ لە ئاژاوەی ئەمڕۆماندا لە گۆشێکی تر حکوومەتی ئیسرائیل بۆ جێبەجێکردنی خاست دووارەزوەکانی خۆیان خەریکن کوشتاری ئینسانەکان هەر ڕۆژە کارەساتێکی مرۆڤی دەخۆڵقێنن کە بەڕاستی بەکارهێنانی وشەکانی وەکو ویژدان و شەرەف لە پەیوەندی لەگەڵ ئامرازەکانی دۆخی ئێستا لە خاکی گەمارۆدراوی غەزە بەڕێوە دەچێت. سوکایەتی بە هۆشی مرۆڤایەتی چونکە وشەکان هەڵگری ناوەرۆکە دیاریکراوەکانن کە جەخ لەسەر بەهاکانی مرۆڤایەتی و بەرگری لە مافە بنەڕەتیەکانی مرۆڤایەتی دیکە دەکەنەوە. چۆن دەتوانرێت ئەوانەی کە غەزەیان کردووەتە گردێک لە خۆڵ لە جوملەی کۆمەڵگای مرۆڤایەتیدا دابنرێت؟ چۆن دەتوانرێت چاو لەسەر دیمەنی دڵتەزێنی کوشتنی منداڵان، ژنان، گەنجان و پیران کە ڕۆژانە لە بەرامبەر چاوی میلیۆنان مرۆڤ قوربانی دەبن ببەسترێت؟ ئایا دەکرێت ئەم وێنانە ببینرێت و ڕق و بێزاری لە ئامرازەکان لە خۆڵقانەرانی زیاد نەکرێت؟ جگە لەمانە چۆن دەتوانێت سەدان کەس لە هەمان کاتی وەرگرتنی بەشی خوراکدا بە گول لە باران بکوژرێن بێدەنگ بکرێت؟ ئێستا چیتر شتێک لە غەزە نەماوە، ماڵەکان وێران بوون، ڕوخسارەکان خەمۆکن و پڕ لە ترس و تۆقین، جستەکان لاواز و ماندوون. لە کۆتاییدا غەزە بووەتە مەیدانی مردنی ڕۆژانەی ئەو خەڵکەی کە تەنها داوای ژیان لە خاک دایکی و باوکی خۆیان دەکەن. بڵێ دەوڵەتی تاوانباری ئیسرائیل لە غەزە جەنگی دەرونی و قات و خڕیان دەست پێ کردووە تا وێنێکی نوێ و ڕوود لە بێبەزەی و بێڕەحمی خۆیان لە بەرامبەر ملیۆنان مرۆڤی ئازاردیت و بریندار و ماندوو دەرکرا و کوژراودا نمایش بکەن. قوڵایی کارەساتی غەزە ناتوانرێت تەنها بە وشەکان وێنا بکرێت مەگەر بە ئامادەبوونی لە مەیدانێکدا کە ترس، برسیەتی و نائەمنی تیادا هەر ڕۆژەیە و بۆتە بەشێک لە ژیانی ئەو خەڵکە. غەزە بۆتە مەیدانی تاقیکردنەوەی ئامرازێک بۆ پێشخستنی سیاسەتە کۆنەپەرستانە و جنایەتکارانەکان. دەیان وڵات بە چەکی پێشکەوت و پلان و نەخشەی ڕاگەندراوی وەک لە ناوبردنی حەماس و ئازادکردنی بارمتەکانی ئیسرائیل واتە کۆنتڕۆڵی سامانە ژێرئاویەکان واتە نەوت و گاز لە غەزە بەڕێوە دەبن تا هێزی خۆیان لە ناوچەکە و لە ئاستی جیهانیدا نمایش بکەن. پرسیاریەکە ئەوەیە کە ئایا کۆمەڵگای مرۆڤایەتی لە بەرامبەر جیهانی سرمایه‌داران و دەستێژی کارانە هێشتا گوێ لە دەنگی غەزە دەگرێت؟ وەڵامی ئەم پرسیارە بە سادەیی بەڵەیە. ڕاستی چاوان کاتێن بابەتە دەخوێنیتەوە لە ناخی دڵەوە ئەو وێنانە دەبینی کە و منداڵانە بە برسێتی هاوار دەکەن. من کە ئێستا و بابەتا خوێنمە و لە تای دڵمە و گریان گرتوومیەتی. هاوار دژی ئەم جنایەتە بەرز بۆتەوە و کاریگەریەکی دەتوانرێت بەڕوونی لە شەقامەکانی سەرتاسەری جەهاندا ببینرێت، یانە کاریگەری هەیە شوێنێک کە گەنجەکان دژی ناوەندەکانی تاڵان و کوشتنی ئینسانەکان ڕاپڕیون. بەم شێوەیە جیهانی ئەمڕۆ دەتوانرێت بە شێوەیەکی ڕوونتر لە دوو چوارچێوەدا پێناسە بکرێت. دوو چوارچێوە کە بەرهەمهێنەری دوو جۆری ڕەفتار و کردداری تەواو پێچەوانەی یەکترن. یەکێکیان دەوڵەتی ئیسرائیل بە پشتگیری ئامریکا، بریتانیا، ئاڵمان، فەڕەنسا و وڵاتانی دیکە و هاوڕێتی لەگەڵ میدیا لایەن گرروفری و کارەکان لە دوای بەتاڵکردنی ناسنامە لە ناوبردنی ئاوارەکردنی بێبەشی غەزەیە. لە بەرامبەردا دەنگی ئازادی خوازان کە بۆ ناسینەوەی مافی ژیان و بەهرەمەندبوونی یەکسان لە جیهانێکی پڕ لە سەرچاوە و سامان هەوڵ دەدەن. بێگومان شەقامەکان وێنەیەکی ڕوونن لە ڕاستی پێشکەش دەکەن. ئەم وێنەیە ئەوە نیشان دەدات کە مرۆڤایەتی چیتر تااقەت و تحمڵی تاوانەکانی دەوڵەتی دەست درێژەی کاری ئیسرائیلی نییە. هەروەها ڕایگەاندووە کە دامەزراوە و ڕێکخراوەکانی بەناوی مافی مرۆڤ بەها بۆ گیانی خەڵکی بێبەش و گەمارۆدراوەکانی غەزە دانانێ. بەم هۆیەوە قوڵاییەکی گەورە لە نێوان قسەکان و کردەوەی نوێنەرانی چینی سەرمایەدار کرد لە دامەزراوە و ڕێکخراوەکانی مافە مرۆییەکاندا کۆبوونەتەوە هەیە. بێدەنگی کردنیان لە بەرامبەر تاوانەکان لە غەزە هیچ نییە جگە لە نیشانەیەک لە سروشتی ڕاستیە. یەک ڕێگا بۆ گۆڕانی بارودۆخی ژیانی خەڵکی چەوسێنەری جیهان بە تایبەتی خەڵکی ماندوو و گەڕمارودراوی غەزە هەیە. بێگومان ئەم ڕێگایە ڕوخانی دەوڵەتە دژە ئینسانەکان و جێگیرکردنی سیستمێکی گونجاو لەگەڵ بەرژەوەندی ڕاستەقینەکانی کۆمەڵگاکانی مرۆڤایەتی. بە کورتی ئەم هەنگاوە سرەڕای هەبوونی ئاسەنگەکانی سەرڕێگا، بەڵام سەرنجام جیهانێکی دادپەروەرانەتر و شایستەتر لەو جیهانێکە ژمارەیەک گەندەڵ، زۆرگۆ و دەستڕێژی کار پێداگریان لەسرە بەدیدێنێ. جیهانێکە لە سەدا 90 خەڵکی چەوساوی سەرتاسەری جیهان بەدوێدا دەگەڕێن. دەنگ هەڵبڕینی ئەمڕۆمان چکۆلەترین هەنگاوی ئەمڕۆمان ڕێگا خۆشکەری ئەم ئاسۆیە دەبێت و جگە لەوە ڕێگاکی تر نییە.
بەداخ و پەژارێکی گرانەوە ئاگادار بووینەوە کە کاگ ئەرسەلان ڕستەمزادە دیزاینەر و هونەرمەندی وێنەکێش لە وڵاتی ئوسترالیا و لە شاری سیدنی بۆ هەمیشە ماڵاوایی گەژیان کرد. کاگ ئەرسەلان لە ساڵی 1354 لە شاری بۆکان لەدایک بوو. دانیشتسەرای معالمی لە شاری مەهاباد تەواو کرد و ماوەیەک لە گوندەکانی دۆروبەری سەردەشت لەگەڵ سولەیمانی برای دەرسیانوتەوە. ساڵی 1970 بۆ خوێندنی فۆق دیپلۆم چوو بۆ تاران. هەر لەوێژ لەگەڵ چەند هاوڕێکی ئەنجومەنی دانیشتوویانی کوردیان دامەزراند. کاگ ئەرسەلان لە ڕاپەڕینەکانی ساڵی 1970 و 1970 بەشدار بوو. چەند جانگیرا و 1 ساڵ و نیو دووبارە دیسان گرتیان و حکمیان بۆ بڕیەوە و دواتر پاش پێداچوونەوەی حکومەکەی بۆی کەم کرا. بەڵام ئەو لەبەر ئەوەی لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە گیرا بوو گوێیان بە حکومەکەی نەدا و بردیان بۆ زیندانی تۆحیدی تاران و پاشان ئەڤین و لەگەڵ حشمەتۆڵا تەبەرزەدی لە بەندێکدا بوون و دواتر ئازادکرا و دوای ماوەیەک لە ساڵی 2001 چوو بۆ وڵاتی تورکیا و لەوێش بەرە وڵاتی ئوسترالیا بەڕێکەوت. ماوەیەک تووشی نەخۆشی دەرونی بوو. بەداخەوە لە 1 مانگی 6 2025 کۆچی دوایی کرد و هەر لە شاری سیدنی تەرمەکەی بە خاک سپێردرا. کاگ ئەرسەلان کوڕێکی ڕەزا شیرین و هەمیشە لێو بەخەندە بوو. کەسێکی داهێنەر بوو لە بواری کاری هونەریدا. کاگ ئەرسەلان باوەڕی بە نیشتمانێکی سربەخۆ و سیستمێکی سوسیالیستی بوو. بمبۆنەوە لێرەوە لە ڕێگای ئەم بەرنامەیەوە پڕ بە دڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و خزم و دۆستان و بە تایبەت شاری بۆکان دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزارین. یادی عزیزی بەرز و بەڕێز بێت. بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادار بووین کە نیوەشەوی 19 مانگی جولای 2025 هاوڕێ خۆشەویستمان و پێشمەرگەی دێرینی کۆمەڵە کاگ ئەحمەد ئەسفەری ناسراو بە ئەحمەد گرنەڵێن بەهۆی نەخۆشیەوە دڵە گەورەکەی لە لێدان کەوت و بۆ هەمیشە کۆڕی بنەماڵە و یارانی بەجێهێشت. هاوڕێ ئەحمەد لە دایکبووی ساڵی 1339 هەساوی لە گوندی گرنەڵێنی سەر بە شاری پیران شار بوو. ئەندامی بنەماڵێکی هەژار بوو کە تەواوی ژیانی منداڵی و تازەلاویەتی بە ئەرکی جوتیاری تێپەڕاند و بە ڕەنج و ئازار و دوور لە هەر چەشنە پێداویستێکی سەرەتایی ژیانی تێپەڕاند. هەر بۆیە لەگەڵ تێپەڕاندنی تەمەن هەستی شۆڕژگیری و دژایەتی لەگەڵ کۆمەڵگای چینایەتی و نایەکسانی کۆمەڵایەتی لە بیری کاگ ئەحمەددا گەشەسەند و وەگلاوێکی تینوی ئازادی و ڕزگاری وەڵامی پرسیارەکانی لە دنیابینی کۆمەڵە دادیتەوە. هەر بۆیە کاگ ئەحمەد لە ساڵی 1359 هەساوی دوای ئەوەی کە بەشداری لە شۆڕشی ساڵی 1357 دژی دەسەڵاتی پاشایەتی کردبوو بە ڕێزی پێشمەرگەکانی کۆمەڵە پەیوەست بوو. لە ماوەیەکی کورددا کاگ ئەحمەد وەک هاوڕێکی خاوەن متمانە دڵسۆز و لێهاتوو لە ناو هاوڕێیانی پێشمەرگەدا ناوبانگی دەرکرد و بوو بە یەکێک لەو کادرانەی کۆمەڵە کە بۆ گرنگترین و هەستیارترین ئەرکە حەزبیەکان دەستنیشان دەکرا. هاوکات لە ناو کۆمەڵانی خەڵکدا خۆشەویست و جێگای متمانە و وەک پێشمەرگێکی هۆشیار و لێهاتوو دەناسرا. بەداخەوە هاوڕێ ئەحمەد لە ساڵی 1363 هەساوی لە شەڕێکی دژوار لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی لە گوندی گۆناوێ سەر بە شاری مەریوان بە سەختی بریندار بوو. سەختی برینەکەی لە ئاستێکدا بوو کە بۆ بەدواداچوونی پزیشکی بەڕێکرا بۆ دەرەوەی وڵات و لە وڵاتی سوئێد نیشتەجێ بوو. برینی جەستەی کاگ ئەحمەد هیچ کات ساڕێژ نەبوو، ساڵەکانی ژیانی دوای برینداری وەک کەمەندام تێپەڕاند. ئەگەرچی ڕەنج و ئازاری زۆری جەستەئی زیاتر لە 40 ساڵ سێبەری خستە سەر ژیانی کاگ ئەحمەد و ئەوی لە هەندێک چالاکی بێبەری کرد، بەڵام وورەی خەبات و تێکۆشانی کاگ ئەحمەد بڕوا بە ڕزگاری مرۆڤی چەساوە و هەوڵ بۆ گەیشتن بە کۆمەڵگایکی سوسیالیستی نەک تەنها لاواز نەبوو بەڵکو ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەهێزتر بوو. وەک کۆمۆنیستێکی بەوەفا و هۆشیار کاگ ئەحمەد بەردەوام لە چالاکیە سیاسیەکاندا بەشداری دەکرد و هەموو کات بە پەرۆشی چارەنووسی کۆمەڵە و خەباتی ڕەوای خەڵکی چۆساوی ئێران و کوردستان بوو. بەداخەوە نەخۆشی مەودای نەدا کاگ ئەحمەد ڕووناکی دوای تاریکستانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی و بەرهەمی خەبات و تێکۆشانی خۆی و هاوڕێکانی لە دوا ڕۆژی ئازادیدا ببینێت. بەڵام بێگومان خەبات و تێکۆشانی کاگ ئەحمەد هیچ کات لەبیر ناچێتەوە و خەباتکارانی سیاسی ئێستا و نەوەکانی داهاتوو بە ئەمەگناسی و وەفاداریەوە ئەم تێکۆشان و خەباتە وەک سەرمایەی کۆمەڵایەتی دەپارێزن.
ئێمەش بم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەو پەڕی پەژارەی خۆمان بەهۆی ماڵاوایی لە ژیانی هاوڕێ ئەحمەد ئەسپەری ڕادەگەینین و بەڕێز و پێزانینەوە دەڕوانینە تەمەنێک لە خەبات و تێکۆشانی هاوڕێ ئەحمەدی خۆشەویست. هاوکات سەرخۆشی خۆمان ئاراستەی سەرجەمی بنەماڵی بەڕێزی هاوڕێ ئەحمەد دەکەین و خۆمان لە خەمیاندا بە شەریک دەزانین. یاد و بیرەوەریەکانی هاوڕێ ئەحمەد ئەسپەری بەرز و بەڕێز دەمێنێتەوە. بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەیەم هەفتەیە ئێمە بینەران. هیوادارین کە ناوەڕۆکی بەرنامەکەمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ هەتا بەرنمێکی تری ئێمە بینەران هەرشاد و بەختەوەر بشین. زۆر سپاس بینەرانی خۆشەویست کە تاکو ئێستا بینەرمان بوونە چاوەڕێ نامە و ئیمەیلی ئێوەی خۆشەویستین بۆ هەرچێ زیاتر ڕازانەوەی بەرنامەکە خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و نامە و ڕاوبۆچوونەکانی خۆتان بۆمان باسکەن تا بەرنامێکی دیکە ماڵەوە.